ئاو سامانێکی گەورەی نیشتیمانی و سەرچاوەی ژیانە. لە هەر شوێنێک ئاو هەبێ ژیان و ئاوەدانی هەیە. قەیرانی ئاو یاخود کەمبوونەوەی ئاو هەڕەشە لە بەردەوامبوونی ژیان و چالێکەکانی دیکەی مرۆڤ دەکات و دەیخاتە بەردەم مەترسیەوە. ئەمەش بەهۆی خراپی بەڕێوەبردنی ئاوەوە. بەڕێوەبردنی ئەم کەرتەش وەکو زۆرێک لە کەرتەکانی تر لە باشووری کوردستان بێبەش نییە لە کێشە لە ڕووی بەرەمهێنان و کوالێتی و دابشکردن و بەکارهێنان و بەفیڕۆدان و پیسکردنەوە. سەرزەوی با بڵێن بە ئاوی ژێرزەوی سەرزەویەوە بە شێوەیەکی گشتی سا هەفتای ڕووبەری زەوی داپۆشراوە بە ئاو وەکو ڕووبەر بۆیە لەو بڕا هەمووی ئاوی شیرین نییە و ئاوی سوێریشمان هەیە و تقریبەن ئاوی شیرین 2.5 هەموو ئاوی سەرزەوی ئاوی شیرینە. لەو بڕەش کە ئێمە بە دەستمانەگات بە تایبەتی بۆ ئاوی خواردنەوە کە ئاوی شیرینە پشتە بەستین بە ئاوی دەریاچەکان و ئاوی با بڵێن ژێرزەوی. ئەم بڕەش بەڕاستی دیاریکراوە و پەیوەستە بە بڕی بارانی ساڵانە کە ئەبارێەوە دابارین بە بەفر و بارانەوە یاخۆت تەغزی ئاوی ژێرزەوی کە ئەکرێتەوە جارێکی تر ئەم خەزانانە پڕەبنەوە. بۆیە گرنگەکەی لەوایە ئەم ئاوە سنووردارە چۆن ئێمە بتوانین باڵانسێ بکەین لە نێوان بڕی ئاوی پێویست کە هاتووە بۆمان و بڕی ئەو ئاوی کە بەکاری هێنین. گرنگی ئاو بە شێوەیەکی گشتی لە ژیانی ڕۆژانەماندا ئێمە بۆ کشت و کاڵ و بۆ پاکردنەوە بۆ خواردنەوە بۆ هەموو ئەو لایەنانەی کە پەیوەستە بە ژیانی خۆمان و بە هەڵسکەوتی مرۆڤەکانەوە بەکارێن. ئەمە جگەر لە کەرتی پیشەسازی و کەرتەکانی تر. بەڵام ئەوانەی کە لە ناو شارەکانە ئەمایی بینین زیاتر بۆ خواردنەوە و پێداویستەکانی ناوماڵ و زایدن ئەو باخچانەی کە هەیە بەکارێنن چونکە بەڕاستی ئەویش بەدەرنێ لە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی و ئەویش پەیوەستە لەگەڵ ئەمەیە کە گرنگی خۆی هەیە لە ئیدارەدانی ئاوە. بۆیە گرنگەکەی لەوە سەرچاواگرێکە ئێمە ناتوانین بەبێ ئەم ئاوە بڵێن ژیانێکی ئاسایی بەڕێ بکەین و لە ناویشە ئەگەر هاتوو ئەم ئاوە پیس بوو بە هەمان شێواز مەترسی لەسەر ژیانمان دروست دەبێت. بۆ یەکێک لەو فاکتەرانیە خو لەو هۆکارە گرنگانەی کە باسی لێوەکرێ ئەمڕۆ لە دنیای نێودەوڵەتیە بیتر لە پاکژی ئاوی خواردنەوە لە ناو شارەکاندا چونکە زۆرترین هۆکاری پیسبوونی ئاو لە ناو شارەکانن بە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی و ئەو ئاوی کە بەدەستی ئێماگەر لە خەزانەکاندا لە ڕێگەی ئەو بلوعانی کە دێتە ناو ماڵەکانەوە. بۆیە پاکژی ئاوەکەش یەکێکە لەو گرنگانەی کە لەم بابەتە هەیە. بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە ڕێگەی 3 پرۆژەوە ئاو بۆ دانیشتوانی شاری سلێمانی بەرهەم دەهێنێت. پرۆژەی یەکەم ئاوی سەرچنارە بە یەکێک لە پرۆژە گرنگەکانی شارەکە دادەنرێت کە لە 20% بۆ 30% ئاوی شارەکە دابین دەکات. سەرچاوی ئاوەکەش بۆ شاخی گمە و پیرەمەگرون دەگەڕێتەوە کە لە چەندکانیەک پێک هاتووە. پرۆژەی دووەم و سێم هێڵی 1 و 2 دوکانە کە لە دەریاچەی دوکانەوە بە دووری 73 کیلۆمەتر ئاو دابین دەکات کە لە کاتژمێرێکدا توانای 3000 بۆ 6000 متر سێجا ئاوی هەیە. ئێمە لە شاری سلەیمانی لە 3 پرۆژە ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلەیمانی و ئەو قەزا و ناحیانەی کاکەونە سنووری دابەشکردنی ئێمەوانەیە ئاو لە پرۆژی 1 و 2 ئای دوکان سلەیمانی بەرهەمێنین لەگەڵ پرۆژەی ئاوی سەرچنارە. پرۆژەی هێڵیەکی ئای دوکان سلەیمانی توانای دابینکردنی 3000 متر سێجا ئاوی هەیە لە ساتێکە. هێڵی 2 ئای دوکان سلەیمانی توانای دابینکردنی 6 بۆ 7000 هەیە. پرۆژەی ئاوی سەرچنارمانەیە. پرۆژەی ئاوی سەرچنار لە هاوینە هێندی ئاوی کەمتر ئەبێتەوە، لە جستانە زیاتر ئەبێتەوە، لە هاوینە ڕۆژانە ئەوە نەکەمە بێتەوە کاتە نزیکی 20000 متر سێجا ئاو لە 24 ساعدا، بەڵام لە جستانە بەهۆی بارانبارینەوە ڕێژەکە زیاتر دەبێت. لە هاوینە نزیکی 250 بۆ 300000 متر سێجا، لە جستانە
نزیکی 400,000 متر سێجا لە هەر سێ پرۆژەکە ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانی بەرهەمێت. لە سنووری پارێزگای سلێمانی نزیکی 190,000 هاوبەشمان هەیە. ئێمە بەپی ئەو خەمڵاندنەی کردومانە لە پرۆژەکانمانەوە ئەو ئاوی کە بەرهەم ێنین لەگەڵ ئەو ژمارەی دانیشتوانی کە بۆ هاوڵاتیانیت ئێمە نزیکی 290 بۆ 300 لیتر بۆ 24 ساعت بۆ هاوڵاتیان بەرهەم ئێنین کۆی ستاندەری جیهانی 200 لیترە بەپی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکە. ئێمە وەکو بەڕێوەبەرەتیاوی سلێمانی خۆمان مختبەر و تاقیکەمانەیە کە بەردەوام ڕۆژانە پشکنین بۆ ئاوی خواردنەوەی پرۆژەکانمانەکەت. هەروها بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانیش ڕەقیبە بەسەرمانەوە ئەوانیش ڕۆژانە لە ڕێی تیمەکانیان لە خۆپاراستنی تەندروستی سلێمانی بەردەوام پشکنین بۆ ئاوی پرۆژەکانەکەن تا ئاوەگاتە ناو ماڵانەوانێ. بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی بە شێوەیەکی بەردەوام 2 ڕۆژجارێک بۆ ماوەی 2 بۆ 3 کاتژمێر ئاو بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات بە گوێرەی ستاندارد بۆ هەر هاوڵاتێک 200 لتر ئاو دیاری کراوە. بەڵام هەر هاوڵاتیەک ڕۆژانە زیاتر لە 300 لتر ئاوی بۆ دابین دەکرێت و ڕێژەیەکی زۆری بەفیڕۆ دەدرێت. بەپی ئەو بە دوواداچوونانی کە ئێمە کردومانە نزیکی لە 130 بۆ 35 ئاوی بەرهەمهاتوو بە فیرۆ دەچێت. سەبارەت بە ڕێژەی ئەو ئاوەی لە باشووری کوردستان بەرهەم دێت، ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆی هەرێم ڕایگەیاندووە 91 پرۆژەی بەرهەمهێنانی ئاوی پاک لە باشووری کوردستان هەن لەگەڵ 5780 بیری ئاو کە تێک ڕای ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 2,620,000 متر سێجا ئاویان هەیە. بەو پێیە هەر هاوڵاتێک ڕۆژانە 360 لتر ئاوی بەردەکەوێت لە کۆی 2,620,000 متری سێجا ئەو ئاوەی ڕۆژانە بەرهەم دێت ڕێژەی 35% تا 40% بەفیڕۆ دەچێت. هۆکارەکەشی گەڕاندووەتەوە بۆ شکاندنی تۆڕەکانی ئاو، زیادەڕۆیکردنە سەر تۆڕی ئاو بە هەدەردانی لەلایەن هاوڵاتیانەوە. ئێمە ئەو هۆکارانەی کە گرتومانەتەبەر بۆی بە فیرۆدانی ئاو کەم بێتەوە یەکی لە هۆکارەکان یەکەم جار ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانمان بەلاوە گرنگە. بەردەوام ئێمە هەڵمەتێکمانەیە لە قوتابخانەکانی شاری سلێمانیە لە قوتابخانەکان لە شاری سلێمانیە ئەم ساڵ لەگەڵ ساڵی پارە نزیکی 50 قوتابخانە لەگەڵ باخچەی ساوایانە تیمەکانمان سەردانی ئەو قوتابخانەیان کردووە بۆ ئەوی ئێمە لە قوتابخانەکانەوانێ دەست پێ بکەین کە گرنگی ئاو لای قوتابی ئاجیزەکان هەر لە مناڵیەوان فێریان بکەین کە ئاویان لە گرنگ بێت. هەروەها ئێمە لەگەڵ مامۆستایانی ئاینی بەڕێزە لە وتارەکانی ڕۆژی هەینیە بۆ ئەوی وا لە هاوڵاتیان بکرێت کە گرنگی ئاویان لا بێت هاوڵاتیان بە فیڕۆی نەتەنە. هەروە ئێمە لە شقامە گشتەکانی شاری سلێمانیا چەندین تابلۆی گەورەمان داناوە، چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنی و لە ڕێگەی پێیجی دایری لە ڕێگەی پێیجی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی و بەردەوام خەڵک هۆشیارەکەینەوە کە گرنگی ئاویان لا بێ بە فیڕۆی نەدەن. ئێمە بەشێکمانێ بەشی زیادەڕۆی لە بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی هەمانە تیمەکانمان نەگەڕین بۆ شوێنەی کە
ئاو بە فیرۆ ئەدەن کە تەوافیان نییە کە زیادە ڕۆی لە بەکارهێنانی ئاواکەن بۆ جاری یەکەم ئاگاداریان نەکەنەوە بۆ جاری دووەم پسوڵەیەکی خراپەیان پێدەن ئەگەر زیاتر دووبارە بێتوانێت ئەگاتەوەی کە هاوبەشەکەیان بۆ ماوی کاتی ببڕێ پڕی خارامەکە بەپی ئەو سەپێشەی کە ئەیکات لە 10,000 دەست پێکە بۆ سەروانێت تا بەپی ئەو بەفیرۆدان و ئەو زیادە ڕۆی یەککردنە سەر بۆریەکانی ئەو ئەوە خەرامەکەی زیاتر دەبێت. ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ بەڕێوەبرنی ئاو لە سنتەری شارەکان بکەین بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان ئیدارەدانی ئەو ئیدارەدانێکی لاوازە و ئێمە بۆڵێن لە هێڵی مەترسیداین ئەمە دەستگا نێودەوڵەتیەکان ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەمە ئامارانە بڵاوکەنەوە ئەمە جگەلەوەی کە لە ناو شارەکاندا تۆڕی ئاوی خواردنەوەمان هەیە و ئەو سیستەمانی کە بەناوی پێوەری زیرەکە هەر پێوەرێکی ترەکە هەمانە ئەم سیستەمانەمان هەیە بەڕاستی بەڵام ئیدارەدانەکە شتێکی جیاوازتر لەوەی کە ئایا تەکنیکڵی واتە بە شێوازێکی تەکنیکی شتەکان لە بەردەستە یاخود بەردەستی ئێمە بەردەستە تەکنیکڵی بەس لانی ئیدارەدانەکە هەم معنەویە هەم مادیە واتە چی واتە هاوکێشەیەکمان هەیە بڕی ئەو ئاوە پێویستیکە بەدەستی هاوڵاتیەکە چۆن سەرفێکاتە ئەم هاوڵاتیە ئەگەر هاتوو لەم هاوکێشەیە ئەو هاوڵاتیە خۆی بەشێک نەبێت لە هاوکێشەکە خۆی بەشێک نەبێت لەو هوشیاری کە لە بەفیڕۆدانی ئاوە و لە چارەسەرکردنەکانیشە ئەو هاوڵاتی بێخەمە بێت ئەمە پێیوەستە باوەی کە حکومەت و لایەنە پەیوەنددارەکانە کەمتر خەم بوون لە ڕابردووە بۆیە پێویستەکان ئیدارەدانێکی باشتر بکەن ئەویش بەوەی کە هاوڵاتیان و بەرپرسەکان هەماهەنگی تەواویان هەبێت لە نێوان خۆیانە هەتاوەکو بگاتە ئەوەی کە هەمومان خاوەنددارێتی ئەم ئاوە بزانین بەڕاستی لە ئێستاە خاوەنددارێتی لەوانەیە هەر جهەتێک بەتەنیا خۆی خاوەنددارێتی ئەم بابەتە بزانێت ئێمە بەردەوام ینی یەکی لە ئەو هەڵبەتە هۆشیارەی کە کردومانە داوا لە هاوڵاتەکەین کە تەوافە بەستن لە بڕۆی نرخی تەوافە نرخێکی زۆر کەمە ناگاتە 500 دینار بەم پارەیە بەڵام پڕێکی زۆر ئاو ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان ئەو هاوڵاتی کە ئاو بە فیرۆ ئەدات ماڵێکی تر بێک ئاو ئەکات چونکە جوگرافی شاری سلەیمانی وایە لە جوگرافی شاری سلەیمانیە ئێمە بەرچی نسبمان زۆر هەیە گەڕەکە نسبەکان سووتری ئاویان پێکات تا گەڕەکە بەرزەکان بۆیە ئەو ماڵانی کە تەوافیان نیە بڕێکی زۆر ئاوە بە فیرۆ ئەچێت ئێمە خەرامایان بۆ بکەین 50,000 دیناریان بۆ ئەکرێت ئەگەر دووبارە بێتەوە خەرامەکە زیاتر ئەبێت. دانان و بەستنی تەواف لە بۆری ئاو و تانکیەکانی ئاو لە ماڵ و شوێنە گشتەکان یەکێکە لە ڕێگاکان بۆ ڕێگریکردن لە بەفیڕۆدانی ئاو ئەگەرچی ئامارێکی ورد لە بەردەستان نیە بەڵام لەلایەن زۆربەی هاوبەشەکانەوە تەواف نەبەسراوە و لایەنی پەیوەندیداریش نەیتوانیوە ئەو هاوبەشانە ناچار بە بەستنی تەواف بکەن ئەگەرچی یاسای ژمارە 4 ساڵی 2022 یاسای پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان هاوبەشەکان ناچار بە بەستنی پێوەردەکات و بەپێی یاساکە هەر هاوبەشێک تەوافی ئاوی نەبێت بە بڕی 50,000 دینار سزا دەدرێت. قوربان تەواف ناوەکانی زۆر زۆرە ینی تر مۆدیلاتەکان هەمانە کارەباییە هەمانە لەگەڵ مزەخەکە بەسرێت مزەخەکان دەبەسرێت وارەکە کێتەوە خوارە ئۆتۆماتیکەی بۆ مزەخەکە کە تەنکەکەت فولە بێت خۆی قەتعیەکە ئەمە بۆ مزەخەکە هەشمانە عادی میکانیکانەیە حتا تۆ مۆردەکەی خۆت لە ماڵەوە تەوافی تایە ئەی بۆ مۆردەکەت ئەتوانی داینێ بۆ لە سەربان تەنکیەکان نایبەستیت کە تۆ بۆ تەنکیەکانیش بەستت بۆ عام بۆ خۆت بۆ خەڵکیش ئیسفادە هەیە تۆ ئەوەی کە خەساریەکە پارەیە لەسەر حسابەکرێ بڕۆ خەڵکەکەش بێویژدان بۆ زۆر ینی بەڕاستی گوێ نایەتێ ئاوەکە ڕواتی تر وازانەوە ئەو بە پەلاش پاڵەوتەکرێ ئەنسا من کابراایەکەم پەیوەندیم بە حکوومەتۆ نیە من کابراایەکی مەدەنیم بۆ ئیش بۆ خۆمەکەم بەڵام لە هەمان کاتە بەڕاستی ئاو شتێکی سەرچاوەیەکە لەوانەیە ڕۆژێک بێتە پێشەوە ئاو دەست نەکەوێت زەحمەتە بۆ پاکردنەوە بۆ تەسفێکردنی ئاوەکان ئیمڕۆ کۆمپانیەکان کە ئەو پاڵەتەکەن و ئەینێرن بۆ من و بۆ هاوڵاتیان فەرقی نیە ئەمە هەمووانێکێکین ئەبێ هەموو دەستی پێوە بگرێت بڵێن بۆ نمونە لە 5,000 دەست پێکات ئایا ناتوانێت کابرا 5,000 بە تەوافەیەک بۆ خزمەتی خۆی لە 5,000 دەست پێکە هاتی بۆ 20,000 25,000 بە پێی کارەبایی هەیە عادی هەیە ئەمانەچە میکانیکی عادیە هەرتوانێت لەمە بەستێ ئەشتوانێت گەر بڵێ مزەخەکەم ئیش ناکات لەسەر مزەخەیە بەسێکە تەنکەکە ئاویتیان نەبوو ئۆتۆماتیکیان خۆی ئەکەوێتە ئیش مزەخەکە باوەڕم نییە لە سا یەک لەوانێ بیبەسێ لە سا یەک لە سا دوو وەڵای ئیهمالی تۆ حسابکە و ئاوەکەیتە خۆر لە سەربانەکەت
حسابی ئەوە مەکە تۆ ئاوگەش خەسارەکەی سەربانەکەی خۆش لە خەسارە بێ ڕتوبەت دروستەکە یعنی سێرەکەی تەنکەکەت ئەرزێت لە تەنکەکەەوە سەربانەکەت ئەرزێت ئەوە چێتەوە بۆ مەجاری چی سفادەیەکی هەیە. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕێگای دەرکردنی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 و بە فەرمانی ژمارە 3534 لە 27 پێنجی 2010 بەستنی پێوەری میکانیکی بۆ هاوبەشەکانی ئاوی کرد بە ناچاری و ئەم پرۆسێژ لە ڕێگای کەرتی تایبەتەوە جێبەجێکرا لە پێناو ڕێگریکردن لە بەفیڕۆدانی ئاو و دابشکنی ئاو بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هاوبەشەکانی ئاودا. پێوەری میکانیکی ئاو ئێمە حکوومەتی هەرێم قسەباری بەچێکردنەوە لە ئێستادا لە سایانەوەی هاوڵاتیان پێوەری ئاویان داناوە ئەو هاوڵاتیانەی کە پێوەری ئاویان نەبەستووە بە تێکرا پارەی ئاویان بۆ ئاهاتەوە کە تێکراگە تا لە مانگی 2021 لە دوای ئەوانێ هەر هاوڵاتێک پێوەری ئاوی نەبەست بێت مانگانە 8,000 ناری بۆ ئاهاتەوە بەڵام حکوومەت ئەو بڕیارەی بەپی بڕیارێکی دەرکرد وتی بۆی نەبێ بە بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە بۆی هاوڵاتیان زیاتر پێوەربەستن ئەو بڕی پارەی کەم کردوانێ لە کردی بە 20,000 دینار بۆوانی کە پێوەری ئاویان نەبەستووە ئەو بڕیارە تا مانگی 2022 بەردەوام بێت هەر هاو بەشیە کە پێوەری ئاوی نەبەست بێت تا مانگی 12 ئەگەر لە دوای ئەوەنەی بەسێ مانگانە 8,000 دینار بڕی پارەی ئاوی بۆیێتەوە بە تێکرا بۆ مایەک بەدڵنیایی ئەوانەیە یەکی لە هۆکارەکانی کە بە فیڕۆدانی ئەو کەم بێتوانێت دانانی پێوەرە لەبەر ئەوەی عەدالەتیەک و دادپەروەریەک لە بەکارهێنانی ئاواکات هاوڵاتی چەندێ ئاو بەکاربێنێ ئەو نەبڕی پارەی ئاو بێتەوە لە هاوڵاتیەکات ئێمە هەبووە گەڕێک لەم شاری سلێمانیە کە تیمەکانمان ڕۆیشتووە بەلوعی سەرەکی پێوە نەبووە ئەو هاتوۆتەوەی کە بەکارهێناوەی کە نەبووە چۆتە ناو ئاوەڕۆکە و ئاوی زۆر بە فیڕۆچووە ئەمێکی ئەبێت ئەم دانانی ئەم پێوەرە هۆکارێکی باشە بێ بۆ یەکەم بۆ بە فیڕۆندانی ئاوی خواردنەوە هەروها دانانی تەوافەش هۆکارێکی گرنگ ئەبێ بۆ بە فیڕۆندانی ئاوی خواردنەوە ئێمە بەردەوام داوامان کردووە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لای کەناڵەکەی بەڕێزی ئێوەشەوە داواکەین کە هاوڵاتیان هاوکارمان بن لەبەرەوەی ئێمە لە پرۆژەکانمانەوە لە شاری سلێمانی نزیکی 2 ملیۆن هاوڵاتی ئاو لە پرۆژەکانەوە وەرەگرێت ئەگەر ڕۆژانە هەر هاوڵاتیەک بەری تەنها 1 لیتر بگەڕێتەوانێت کەمترێ بە فیڕۆبات بڕێکی زۆر ئاو بۆ ئێماگەڕێتەوە ئەتوانین ئەو شوێنانەی کە گرفتیانێ بۆ شوێنە بەرچەکان زیاتر ئاویان بۆ دابیکەن و گرفتی کەم ئاویان ڕزگاریان بێت. خوێندنەوەی پێوەری ئاو بەم شێوەی لای خوارەوە دەبێت لە 0 بۆ 5 مەتر سێجا بڕی 50 دینار دیاری کراوە لە 5 بۆ 15 مەتر سێجا 150 دینار دیاری کراوە لە 15 بۆ 30 مەتر سێجا بڕی 400 دینار دیاری کراوە لە 30 بۆ 6 مەتر سێجا بڕی 600 دینار دیاری کراوە دام و دەستگا حکوومیەکان بۆ 1 مەتر سێجا بڕی 500 دینار دیاری کراوە کەرتی نیمچە حکومی بۆ 1 مەتر سێجا بڕی 750 دینار دیاری کراوە کەرتی بازرگانی و پیشەسازی و گەشتیاری وەبەرهێنان بۆ 1 مەتر سێجا 1000 دینار دیاری کراوە. ئێمە خۆشبەختانە ساڵانە هەرچەنە ئێستا بۆی قەیرایی دارایی شەوانێ بەڵام زۆربەی تۆڕەکانی شاری سلێمانیمان تازە کردوێتەوە کەم لە تۆڕەکان ماوە کە کۆم بێت بەردەوام ئەم هەڵمەتەمانەیە هەڵمەتی گۆڕینی تۆڕەکانی ئاو لە شاری سلێمانی خۆشبەختانە زۆربەی تۆڕی ئاو لە شاری سلێمانی تازە بۆ شارێکی وەکو سلێمانی کە لە ناو سنتەری سلێمانیان نزیکی ملیۆنی هاوڵاتی ئاو لە پرۆژەی ئێمە وەرەگرێت ئەبێ هەبێت بەڵام ئەو گرفتانە ئەوەنە گەورە نییە کە ئەوەنە زۆر نییە کە کێشێکی واو بۆ دروستکات.
سەبارەت بۆی کە بڵێن ئەو بۆ هەڵاتیان 24 ساعت بێت ئێمە لێستا ناتوانین لە بەرەوەی پرۆژەکانمان توانای ئەوە نییە کە ئێمە 24 ساعت ئەو بین بۆ هاوڵاتیان دابیکەین ئینشاڵڵا ئەگەر پرۆژەی ترکرا ئەگەر بە فیرۆدان کەمتر بۆیەوە ئەگەر پێوەری ئاو زیاتر کارەتر کرا ئینشاڵڵا ئێمە هەوڵ ئەین کە 24 ساعت هاوڵاتیان ئەویان بۆ بەربدرێتەوەیە بەڵام لێستا ناتوانین لێستا پێ و بەرنامەی کە بەڕێبەراتی ئای سینەمای دامانناوە 2 ڕۆژ ئاو نییە لەسەری سێمە ئەویان بۆ بەر ئەدرێتەوە بەڵام هەندێک گرفت هەیە جاری وایە هاوڵاتیڵی ئێمە لە کاتی خۆیان بەردانوی ئەومان دوا ئەکەوێت چەند هۆکارێکە یەکی لەوانە بڕانی کارەبا لە دوکانەوە کە ئێمە هەر ساعتی ئەو 1 ساعت کارەبا ببڕێ لە پرۆژەکانەوە ئێمە 8 ساعت ئەو دواکەی بۆ شاری سلەیمانی ئەو یەکی هۆکارەکانە هۆکاری تریشمانەیە هۆکانی شکانی بۆریە هۆکاری گرفتی میکانیکیە لە پرۆژەکانە ئەگەر هەبێت خۆشبەختانە ئێمە ئەو هۆکارانە ئەتوانین بە چوتری کات چارەسەرکردن و هاوڵاتیان ئێمە لە 2 ساڵی کە قەیرانی وشکە ساڵی بۆ کە باران کەم باریوە سپاس بۆخوای ئێمە شاری سلەیمانی لە وەرزی هاوی ناتوانیمانە بە هاوکاری هاوڵاتیانی ئازیز ئێمە سوپاسیان نەکەین لەگەڵ بەماندووبوونی کارمەندە بەڕێزەکانمان توانیمانە ئەم 2 ساڵە کەمترین گرفتمان هەبێت لە وەرزی هاویندا ئیدارەدانی ئاو ئەگەر بمانێت بە شێوازێکی سەرکەوتوو بێ پێوتە ئیدارەدانی تەواو ئیدارەتەوانی تەواویش هەموو ئەو شێوازانە لە خۆیەگرێت کە لەو شوێنی کە سەرچاو ئاوەکەیە هەتاوەکو ئەو شوێنی کە سەرفەکرێت و ئاوەکە بەڵێن بە فێڕۆ ڕوادیا خۆت ئەچێتە مەزراکانەوە ئەڕوات بۆیە ئەم پەیوەندیە کە دروست بێت لە نێوان هاوڵاتی و لایەنە پەیوەنددارەکان و ئەوە بەشانەی کە تەکنیکین ئیدارەدانەکە سەرکەوتووە بێت بۆیە ئەگەر هات و هاوڵاتیەک لە ماڵی خۆی ئیدارەدانەکەی بە شێوازێکی سەرکەوتو نەبوو ئەبینین ئەوەی لە دروستە بێت کە ئێستا کەمی ئاو لە ماڵەکانە یاخود لە وەرزی هاویندا بەرەوشی زۆربەی شار و شارۆچکانی گرتوێتەوە ئەمە ئەوەیە کە ئیدارەدانی تەواو نییە و هەماهەنگیش نیە لە نێوان ئەو لایەنانی کە پێیوەستن بەم بابەتی ئیدارەدانەوە هەنگاوەکان یەکەم هەنگاوی هۆشیاری و تەشجیعکردنی خەڵکیانی هۆشیاری کافی نییە بۆی کە ئێمە تەنها ڕێنمایی بڵاوکەینەوە چۆن هاوڵاتیان تەرجیعکەین هاوڵاتیان بەشێک من لە چارەسەرەکان ئەمە خۆیان دافعێکی باشە لەوەی کە پاڵپشتێکی باشە بۆی کە هەست بە و بەرپرسیارەتیە بکەن و زائیدەن ئێمە ئەبێ بیل لە سەرچاوی جێگرەوەکان بکەین ینی ناکرێت لە ناو شارەکاندا تەنها پشت بە سەرچاوی ئەو دەریاچانی کە هەمانەیە خۆت ئەو کانیان کە هەمانەیە خۆت ئەو بیرانی کە لە ناو شارەکاندا لێدراون بۆیە ئەبێ باڵانسێک لە نێوان ئەمانەیە ڕابگیرێت و سەرچاوی جێگرەوە بەکاربێنێت لەوانە ئاوی ئاوەڕۆ پاکش بکرێتەوە بۆ جارێکی تر بەکاربێنێتەوە بۆ هەندێک پێداویستی لە ناو شارەکاندا کە پێداویستی خۆیان دابینەکان وەگلدانەوەی ئاوی بانادراو کە ئەمڕۆ لە جیهاندا زەنگێک لێ درێ بۆەوەی کە ئەمە زیاتر لە ناو شارەکاندا ئاوی بارانە و لە سەربانەکان لە شەقام و شۆستەکاندا گل بدرێنەوە کۆ بکرێنەوە جارێکی تر بۆ پێویستی یاخود بۆ باخچەکان یاخود بۆ پێویستی لایەنی ئیندەستری و پیشەسازی بەکاربهێنێتەوە کە ئەمە بەشێکی زۆر ئەساسی لە چارەسەرکردنی کێشەی ئیدارەدانی ئاودا. خۆی یاساکان گرنگی خۆیان هەیە لە ئیدارەدانی ئاویشە بە هەمان شێواز بەڵام جێبەجێکردنەکەی ئەمە ئالیاتێکی ترێواتە ڕێکایی تایبەتێوێت بۆ جێبەجێکردنی ئەمە لایەنی باشی هەیە و لایەنی خراپیشەیە چونکە بەڕاستی ئەم یاسایانی کە دانراوە یاسای ئیدارەدانی ئاو یاسای متەکامیل نیە متەکامیل واتە چی؟ واتە هەموو لایەنەکان بەوەردی ڕوونکرێتەوە ناتوانین ئێمە یاسایەک بێنین و تعمیمی بکەین یاخود گشتاندنی بۆ بکەین بۆ حسەر هەموو سێکتەرەکان بەڕاستی یعنی ئەبێ زۆر بەوەردی دراسی ورتری بۆ بکرێت بۆ ئەم یاسایانە تاکو بتوانین ئێمە
زۆر لە خاڵی ورترە دەست بخەینە سەر ئەو کێشانی کە هەمانە ئەو یاسانی کە هەمانە بە شێوازێکی گشتین بەڕاستی و لەسەر ئەساسی ریسێرچ و داتابیز نەکراوە ئێمە لە ڕابردووە ریسێرچ و داتابیسی تەواومان نەبووە تاکو ئێستا بتوانین ئەم یاسایانە بە شێوازێکی متەکامل دروست بکەین بۆیە ئەبێت یاساکان بەشێک بن لە پێشنیاری داتابیسەکان یاخود ئەوانەی کە ئەو داتانی کە هەمانە و ئەنەلەیز کراوە ئینتەرپرێتیشنی بۆ کراوە ئێمە لە ڕێی ئەوانەوە ئەتوانین یاساکان باشتر بکەین و هەروەها یاساکان بۆ جێبەجێکردنیش ینی ئاسانتر بکەین ینی ئێستا زۆر ڕێگریشەیە لە جێبەجێکردنی یاساکان بە هەمان شێواز ئێمە بەردەوام داوا لە هاوڵاتیان یاچەکەین کە بە فیرۆدان لای خواردنەوە نەکەن لە بەرەوەی ئێمە شاری سلێمانی بەڕاستی سنوورێکی فراوانمان هەیە هاوڵاتی زۆر ئەو لە پرۆژەکانی بەڕێوەبەتی ئاوی سلێمانی وەرەگرێت داوایان لەکەین بە فیرۆدان کەمکەنەوە یەکێ لەو گرفتانەی تریش کە تووشمانە بێت زیادەڕۆیکردنە سەر تۆڕی ئاو ئەمیش خۆی لە خۆیان بەکارێکی نابەجێ و بەکارێکی دسی ئەنجام مەدرێت لە بەرەوەی تۆ ئاوی خەڵکی ترە ئەیبیت بێ ئەوەی مامەڵی یاسایی بۆ کرد بێت ئەویش گرفتێکی ترە ئەبێت هۆی کەمبوون و بە فیرۆدانی تری ئاو جۆرێکە لە جۆرەکانی بە فیرۆدانی ئاو بۆیە داوامان بەردەوام لە هاوڵاتیانەکەین کە ئاو بە فیرۆنەدەن ئەوەی کە ئەمێنێتەوە بەڕێوەبەتی ئاوی سلێمانیە دەرگای کراوەتەوە بۆ هەموو هاوڵاتێک لە شاری سلێمانی ئەگەر گرفتیان هەبێتوان سەردانمان بکەن ئێمە یانزە بنکەمان هەیە لە شاری سلێمانی ئەو یانزانە هەمووی بۆ خزمەتی هاوڵاتیان کراوە بۆی گرفتیان بۆ دروست نەبێت لە هەموو لەو یانزە بنکەیە لە یانزە گەڕێکی شاری سلێمانیە هەمووی هەر بنکەیەک کۆمەڵە گەڕەکێکی لایە بۆی هاوڵاتیان سەردانی ئێرە نەکەن قەرباڵاقی دروست نەبێتوان لە گەڕەکانی خۆیانەوە کێشەی ئەو کێشانەی کە تووشیانە بێتەوە سەردانی بکەن و بە کەمتری مابیان چارەسەر بکەین. بۆ پاراستنی سەرچاوەکانی ئاو و ڕێگریکردن لە بەفیڕۆدانی پێویستە حکوومەت کار بکات بۆ بڵاوکردنەوەی زیاتری هۆشیاری ژینگەی و بە پرۆگرامکردنی ژینگە پارێزی لە ناوەندەکانی خوێندن هەروەها ناچارکردنی هاوبەشەکانی ئاو بە بەستنی تەواف و پێوەری میکانیکی و ئەو کەسانەشی پابەندی یاسا و ڕێنمایەکانی پاراستنی ئاو نابن لە بەفیڕۆدان و پیسکردنی سەرچاوە ئاوەکان پێویستە چاوپۆشیان لێ نەکرێت و سزا بدرێن.